لەبارەی ئەم دیدارە و گفتوگۆی زیاتر دەکەم بە ڕێز گۆدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی زاخۆ ڕاستەوخۆ لەگەڵ من دەبێت. بە ڕێز گۆدار زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. لەم دیدارە باسی چی دەکەن؟ سپاس. بله زۆر سپاس بۆ وێ دەرفەتێ حتمما وەکو جەنابێ ئاگادار کە بوومەوەی 3 ساڵە سەرڕاستپەردا بەڕێز جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی گرنگیەکە باش مەیادایە کەرتێ گەشتیاری کوپڕاستیژێک توپۆگرافی و شوێنێ زاخۆ گونجاوە بۆ هەندێ بابەتێ گەشتیاری پێشڤەچوونەکە باش بخۆڤە بینێت. هەر دیف راپۆرتا و نوکەل کوردستان 24 هاتیە خوارێ سال بۆ ساڵێ ڕێژا گەشتیاران لەوی سنووری زێدە بێ. ئارمانجا مەژێک ئەوە و ئەف دیدارە بێژن گەشتیاری وزت زاخۆ بۆ هەندێک و زۆرترین ڕێژا گەشتیارە قەستا سنووری ئیدارە سەربەخۆیان زاخۆ بکەن. ئەگەر ئەم بەرێ خۆ بدەنێ نەک تنێ گەشتیاری عێراق لە هەرێما کوردستان ێژێک 8 ملیۆن کەس نزیکی 8 ملیۆن کەسە ئەمە هەوڵدایە گەشتیاری ناوخۆی هەرێما کوردستان ێژێک گوش هەمی ناوچێت کوردستانی سەردانا ئیدارە سەربەخۆیان زاخۆن و بووە جێ سەرنجڕاکێشی بوو هەمی خەلکێ بێژن هەرێما کوردستان هەروەسا عێراقێ کوپڕاستی پشتی بێژن ما هەوڵ و بزاف داین سەرڕاستپەردا بەڕێز جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ئەو شوێنێت گەشتیاری کونێزیکی 25 شوێنێت گەشتیاری و کلتورینە بێژن سنووری ئیدارە سەربەخۆیان زاخۆ هەین و ئەدڤان 2 ساڵادا و پشتی ئیدارە بوونا زاخۆ هەم نوژەنکردن و هەم ڕێگەوبانێت وان دەڤەرە هەمی هاتنە چاکردن بۆ هەندێ زەمینەیە خۆشکەن و گەشتیارش هەمی عێراقێ یعنی ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ 25 شوێنی گەشتیاری هەیە. ئەمە چەند بۆتە هۆی ئەوەی کە گەشتیاری نێوخۆیش بەلای خۆی داڕاکێشە وەک خۆشت گوتت ینی لە هەرێمی کوردستان 8 ملیۆن هاوڵاتی هەیە چەندیان سەردانی زاخۆ دەکەن؟ یعنی بووە بالضبط ینی نوکە تەرکیزۆمە بژبلی و گەشتیارێت عێراقێ بێژن ناوەڕاستە عێراقی بگشتی و سەردانێتکەن هەندێک ماوەدا ینی هەندێک توەختادا سەردانێتکەن وەکو گەشتیار مە بەردەوام گەشتیاری ناوخۆیە سلێمانیە لە حەلەبچە سووران لە هەولێرێ دهۆکێل هەمی مەنتەقەی هەرێما کوردستانی سەردانا ئیدارە سەربەخۆیان زاخۆتکەن بۆ هەندێک وەختێکی خۆش دەرباز بکەن. ئەف جێت گەشتیاری مە گرنگیەکە زۆرەدایە هەمش ناحیا خاوینکردنێوە هەمش ناحیا کواڵەتێوە هەمش پێشوازیکردنەوە گەشتیارە. یعنی ئەس بۆوەرم ئەگەر کوردستان 24 سەردانێکی بۆن جێ هەمی ئەبێت گەشتیاری بکاتن دەبینێت کە ئاستێ وی جهێ گەشتیاری چه ئاستێکی بلندایە بووە تەرکیزۆمە نەبتنێ سەر گەشتیاری عێراقی گەشتیاری هەرێما کوردستانیش وەکو من ئیشارەت پێدای نوکە حالیان زۆرترین گەشتیاری هەرێما کوردستانی قەستا زاخۆت کەتن ئەوە خاڵێکا دڵخۆشکەرە هەروەسا ئەف دیدارە هەیە دیدارە گەشتیاری بۆ هەندێ بۆکو خۆشبەختانە نێزێکی 200 میهوانامەیەت هەین هەم ئێت ڕسمی و هەمژە شەریکات لەگەڵ ئەم 200 میوانە باسی چی دەکەن؟ ئەم دیدارە گرنگی چی دەبێت بۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ کاکەدار؟ بله یکم جار ناساندنا زاخویه بو وی خلکی یانوان میهوانه کو آست گشتیاری سنوری اداره سربخوی زاخود گشتیار چه آسته که دوام جه کمپانیت عراق و یت هرێما کوردستانی کو همی میهوانت اداره سربخوی زاخونه ریوبرت گشتیت همی محافظات زوربه محافظات عراق و یت هرێما کوردستانی میهوانت زاخونه بو هنده کو آشنا بن گل طبیعت زاخو و اف گشت و گذاری سنوری اداره سربخوی زاخو پیش کفتی ببینن. راستیش بیشم سال چوی دام کشا بیشن اوتیل و موتیل و جهت گشتیاری خوشبختانه وان 2 ساله ده یان 7 ساله ده هندک جهت بیشن و حواندنه یان جهت گشتیاریت خلاص بین که اوه تأثیر که زیادتر گشتیاری سنوری اداره سربخوی زاخو کری دیسا به بردامی دانه قناغا دوی یا کورنیش زاخو انشاءالله سر سال ده امشه بیشن مانگا ایک ده تمام بیتن امشه بشکه دیوکن یعنی زور پروژه دید گشتیاری ما انیتا ما اوه وقتا که گشتیار اکثر دان زاخو بکد روشه که بتنی نبید هرچی نبید 3 روز 4 روز وقتت خوش الدوری جدا زاخو بونی استا چند پروژه گشتیاری کاریان تدا دکرێت لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ؟ نوکە حالیان 5 پروژه گشتیاری زاخو کاری تدا کردنی وکو حکومت و زیدباری چند کرت تایبت چند پروژه گشتیاری هنه او جهت کو گشتیاری حتی گشتیاری آینیش
يعني ما جه بجن جنابت زان الزاخو شارك بيك وجانه مسلمان مسيحي ازدي او جهه آینیجک ما حول دای نوجم بکن بهندکو گشتیارت آینیجک سردانا و دوره بکن بو نمونه کونترین دیر یانکو ما حیل سنور اداره سر بخوی ازاخو نو که کار سرته تکرینه بو نوجن کنه کو دیبتا جای که گشتیاری بو برا مسیحی کو قصدا زاخوب کن هم کو گشتیاری هم کو آینیش هر وسایت ازدی آج کو جای که پیروز ازدیان نوکیت هتا نیجان کرنه بوده کو ازدیت ما آن کو کرید میت ازدی سردانو و دوری که هر وسایت جهت ارمنا کو ارمن زورترین رجا ارمنا سنور اداره سر بخوی ازاخو کو کنیسه ارمنا کو ایکش علامت بجن هرما کردستانی هنو که هاتی نیجان کرن یعنی ترکیز عمل سر همی وان سکتری کو من بحث لیکری سرنجا گشتیارای راکشای بخواه بابت دی برنامه ما وکو اداره سر بخوی ازاخو بله زورترین چالاکیت هنری و ادبی و ید گشتیاری مدویت عمل زاخو انجام دن بونده خلق قصدا بیشاری کتن ولی از ام گشبینن کو راسپارده برای جناب سروکی حکومت هرما کردستان زمینه که زور گنجا و بابت گشتیاری زاخو یا چه بوی و انشاءالله ام ده محاولت خو همیا کن که شار زاخو بیت شاره که گشتیاری سر آست همی عراق و هرما کردستانش باشه اما یاد بپرسم که بتابونی قناغی یکمی کورنیشی زاخو کرتی گشتیاری لزاخو چوە چه ئاستێکەوە؟ بله حتما يعني كارتي گشتیاری ئاستێکی باش دایان نوکە يعني ئەگەر ئەم متابعه بکەین پشتی دروستبوونا کۆرنیشێک و قۆناغایەکێ بوو ڕاستیژێک بژن وەرچەرخۆنێکە کارتێ گەشتیاری زاخۆ دروست بوو. يعني اگر ام بحثا همو عراق بكين نزيكي 45 مليون نفوس هيا الهرم كردستان يكون بحث كري نزيكي 8 مليون نفوس هيا اف بروجي ما گشتیاری کورنیشی بويا بحث خبرت همي علامه عراقي وهرم كردستان و همو هولاتي زوربي هولاتي عراق وهرم كردستان حزك هبو كوبيت سردانا في كورنيشي بكت خوشبختانه روزانه خلق بياني والجدر و زاخو سردانا في كورنيشي كتم كو وكو رابورت واجداتو بارسال 500,000 گشتیار سردانا اداره سر بخوی زاخو کریا و آرمان جد ما بو سالا بهتن زیاتر بتش میلیونه که و ان شاء الله هم گشبین دش میلیونش ته پریت ان شاء الله زور سپاسی آمده بونیشتکم برای گهدار شیخو سرپرشتیاری اداره سر بخوی زاخو دست خوش